سەبارەت بە دەستپێکردنەوەی دەوامی قوتابیان و مامۆستایان لە زانکۆی سەلاحەدین وەک ئاگادارن لە دوو هەفتەی ڕابردووش ئێمە سەرجەم قوتابیانمان ئاگادار کردەوە کە لە ڕۆژی 1 نۆ دەست بەکاربوونەوەی مامۆستایان دەستی پێکرد. مامۆستایان لە سەرجەم کۆلێژەکان دەست بەکار بوونەوە و هەو لەو ڕۆژەش کە 1 نۆ بوو سەرجەم قوتابیان خۆتۆمارکردنی قوتابیان بۆ مۆدیۆلەکانی خوێندن و وەرگرتنی بەشە ناوەخۆییەکانی کچان و کوڕان دەستی پێکرد. لە ئێستادا قوتابیان پەیوەندیان بە کۆلێژەکان و بەشەکانیان کردووە وە کارنامەی خوێندن و خشتەی وانەکان هەموو شتێک بە تەواوەتی لایەن کۆلێژ و بەشەکان ئامادەکراوە. سەبارەت بە وەرگرتنی قوتابیان لە زانکۆ پەیمانگەکان ئەوە زانکۆی سەلاحەدین ببوورە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە ڕێگەی ناوەندی وەرگرتن قبول مەرکەزی داواکاری قوتابیان وەردەگرێ و دوایش هەر ئەوان ناوەکان دیاری دەکەن و بۆ زانکۆیەکانی دەنێرین. هەر کاتێک کە قوتابیانی کە داواکاریان بۆ زانکۆی سەلاحەدین پێشکەش کردی ناوەکانیان گەڕاوە ئێمە مامەڵەکانیان وەردەگرین و کاتی خوێندن و خشتەی وانەکان و هەموو ئەوشتانەیان بۆ دیاری دەکەین. ڕێکارەکانی خۆتۆمارکردن وەکو هەموو ساڵانی دی ئێمە لە کاتی کە قوتابی ناویان دێتەوە وەزارەت ئیعلانی دەکاتن ئێمە بە قوتابیان ئاگادار دەکەین و ئیعلانی دەکەین.